یەکەمین بزوتنەوە و یەکەمین بەڵێسەی هەشتی مارس لە ژنانی کرێکارانەوە بوو ببەستینەوە بە واقعی ئەمڕۆی ژنانی کرێکاران لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی بزانین لە دوای زیاتر لە 164 ساڵ ژنانی کرێکاران لەکوێ بوون و ئێستا لەکوێن. من پێم وابێ زۆر گەڕاونەتەوە بۆ دووەوە لە ئێستاوە لەبەرەوە باشترە بگەڕێنەوە بۆ سەر مێژۆکە بزانین بۆچی گەڕاوینەتەوە بۆ دووەوە. لە ساڵی 1857 لە یەکێک لە ویلایەتەکانی ئەمریکا لە کارگەیەکی ڕستنوچنینە دڵێسەی یەکەمین شۆڕش و بزوتنەوەی ژنانی کرێکاری داگیرسا. مانیان گرت، خۆپیشاندانیان کرد، ناڕزاییان دەربڕی. دوو زەقترین هۆکار ئەوە بوو کە یەکەمینیان سەعاتی کارکردن لەسەر و 12 سەعات کارکردنەوە بوو کە دووهەمیشیان دووهەم هۆکار ئەوە بوو ژنانی کرێکاران جیاوازیەکی زۆریان بەرامبەر ئەکرا بە بەراورد لە ڕەگەزی نێرینەیە لە جۆری ئیشەکە و لە جۆری دەستکەوت و ئیمتیازاتیان لەسەر ئیشەکە. نەسینۆرە پێکەوە ئاوابوونی هاوڕێکانمان بە تابلۆی ئاوابوونی ڕۆژێکی نوێدا هەڵبواسی بە دیار ئاەتەکانەوە نوێژ بۆ ڕێگەکان بکەیت. دواترسە لەسەر لاشەی کوڵچەیەک بگێڕین ئەو کاتانەی تابلۆیەک لە ژن لە حاوی شارێکا دەبرێ من و نەسینی خوشکم گەردانەی کچێتیمان لە تووڕەبوونی دایکمانە دەشارینەوە. ناو خاتوبەدیعەدار پاش خاتوبەدیعا لە کەستا ناوە نییە بەڕاستی ژنێکە لەو ژنانەی کە ڕێچکەشکێن بووە چۆتە هونێرە جوانەکان لە 1970 تەواوی کردووە. بەدیعەدار پاش ڕەنگە بیبینن کەستا کاتان ناوە نییە بەبی شارازیە بەڕاستی بەدەها بڵێم بیستەهات من لەسەر ژن کارم کردووە مەسرحیاتی عالەمی زۆر ئیشم کردووە لەسەر کێشەی ژنی جیهانی بەڵام ئەوەی ئێوە باسی ئەەکەن نازانم تووشی شۆک بوو کتێبێکم نووسیوە لەسەر خۆم هەرچەنە نەمیێراوە زۆر شتی یعنی حساس بنووسم بەڵام شتی زۆری تایە کە ڕووبەڕووی ئەو بەحسە بوومەتەوە چیان لە من کردووە و من لە خزمەتدانان ئەگەر لە شوێنەکانی ئێوە ڕۆحم دەکتووە یەم و ئیشتان بۆ ئەەکەم و ئافرەتم بۆ تەشجیعکەن با ئێمە چیرۆک بکەین ئەم چیرۆکانە بیەنینە سەرشان من دەستی نووسینم هەیە. هاتوو کەلسووم بە یەکەم خانمی شاری سلێمانی هەڵبژێردای ساڵ خاوەنی 32 هێز لێنانە. ژنێکی قارەمان ماندوونەناس کەسایەتی سلێمانی ئەمانەوێ ئەم خەڵاتە لەلایەن بەدیعەخانەوە پێشکەشی خاتوو گێلاس کەسانی کە 3 ساڵ زیندانی بووە لە پای ئەوەی کە هاوسەرەکەی پێشمەرگە بووە کە دوابیان بۆ نردووە هاوسەرەکەی بگەڕێتەوە ئامادە بووە ماڵ و مناڵەکەی ئێعدام کرێن بەڵام ئەو نەگەڕاوەتەوە بۆ ناوشار. نەخوا بەخێر بێ ئێوە قاو ئێوە بەدیعەخانی ژێکێکی ترە لەو ژنە تێکۆشەرانە کە سەربەرزانە مناڵەکانی زۆر بچوو بوون هەموویانی بەرهەم هێناوە هەموویان ئێستا خۆشبەختانە هەر یەکار لە بوارێکە. بەدیعەخان ئێوەش بە هەمان شێوە بەخێر بن شاری خەڵاتی زێڕینن. سپاس بۆ گوڵەکە ڕۆژناکەم خۆش بوون